هاتنی ئەم خۆشەویستانەمە بەستی ئەوەیە کە چۆن بتوانن هەمومان بەیەکەوە پشتیوانی و هەماهەنگی بکەین چونکە ئەم پەتایەکی نێودەوڵەتیە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی گرتوێتەوە هەموو مرۆڤایەتی گرتوێتەوە پێویستی بە ئیرادە و بەرەنگاربوونەوەیەکی هەمەلایانی هەموو لایەکمان هەیە ئێمە لێرە باسی ئەو پێداویستیانەمان بۆ کردن کە لە پارێزگای سلێمانی بۆ ڕوبەڕوونەبوونەوەی ئەم ڤایرۆسە پێویستمان پێیەتی و پێویستمان بەوەیە کە دەوڵەتی عێراقی پشتیوانێکی تەواو بکات لە پشتیوانی ستافی پزیشکی و کارمەندە دروستیەکان و ئەوانەی لە تاقیگەکانون و کە لە سەنگەری یەکەمی بەرەنگاربوونەوەن ئامێر و کەلوپەل و دەرمان و پێداویستیەکان دابین بکرێ پێداویستیەکانی خەڵکو و پشتیوانی دانراوە بۆ ئەو خێزانانەی بەهۆیان بارودۆخەوە زیانیان بەرکەوتووە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیش بگرێتەوە و ئەو داواکاری و پێشنیازانەمان خستە بەردەسی بەڕێزیان بە هیمەتی هەموو لایەکیان و وەکو بۆ ئێمەیان دەربڕی ئامادەیەکی تەواویان هەیە بۆ ئەو هەموو کاروبارانە ڕێک بخەنەوە.